بینەرانی خۆشەویستی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەوتان پێشکەش ئەکەین. هەڵبەشەوی ڕابردوو ڕامانگەیاند بوو بەهۆی بەرنامەی مۆندیال و بەهۆی کورسات نیوز زۆرترین پانتایی داوە بە ئەوەی بینەری وەرزشی یان بە بینەرە وەرزشیەکانمان کاژمێرنۆ بەرنامەی وەرزشی تایە ئێمە لە دەوە شیرۆڤەی بابەتە سیاسی و پرسە سیاسیەکانەکەین. لە ئێستادا ناکۆچی نێوانیەتی و پارتی گەیشتۆتە ئاستێک کە بە ئاشکرانی گەرانیەکان دەرەبڕێ و کەمێک بەر لە ئێستا لە ماڵی سەرۆک مام جەلال سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی لەگەڵ باڵیۆزی ئەمریکیەکان کۆمەڵێک بابەت و نیگەرانیەکانی خۆی نەشاردەوە و بە ئەمریکیەکانی وت. شەوی ڕابردوو بردومانی ئێران بۆ سەر خاچی هەرێمی کوردستان هەبوو و شەوی پێشتریش بردومانی تورکیا بۆ سەر خاچی هەرێمی کوردستان هەبوو. ئەم شەو خەڵگەی نووسی تۆ بڵێ ئەم شەویش ئێران بردومانمان کە یاخۆ تورکیا ئەبێ ئەم شەو لە ژێر ڕەحمەتی موشەکی کامیان بیان لە ژێر غەزەبی موشەکی کامیان بین. لە کاتێکە ئەم هەموو گرفت و کێشە و ناکۆچیە هەیە یاخود ئەم هەموو مەترسیە هەیە ئێمە بۆچی کۆک و تەبانین. ئەم شەو لەگەڵ بەڕێز محەممەد حاجی مەحموود سکرتێری حەزبی سۆسیال دیموکراتی کوردستان ئەم بابەتە تاوتوێەکەین کە بەڕێزیان بە سوپاسەوە لە گوڵەخانەوە لەگەڵمانە. کاک محەممەد سڵاو لێبێ سوپاس بۆ بەشداریت لە پانۆرامادا. من ئەمەوێ پرسیاری ئەوە بکەم بەڕاستی لە ناو مەترسیەکاندا ئەم ناکۆچە سیاسیانەی هەیە کە کەس ڕووی لە کەس نییە بۆ ئەوەی تەکبیرێک لە حاڵی کوردان بکرێت بۆ چوونی بەڕێستان یان هەڵسەنگاندنی بەڕێستان چییە؟ زۆر سپاس بۆ بەڕێستان. لە ڕاستیە وەزعی کوردستان و عێراق و ناوچەکە و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ڕەنگە هەموو جیهانیش وەزێکی ئاڵۆزە و وەزعەکان ئەتوانم بڵێم لە گێژەنە دەرچووە. کێشەکان گەیشتوۆتە سەر جاران کێشەکان لە بینی ئەو وڵاتانەی کە حاشیەی وڵاتە زلهێزەکان بوون کێشە هەبوو، بەڵام ئێستا کێشەکان گەیشتوۆتە سەر وڵاتە زلهێزەکان خۆیان ڕەنگە ئەوە بەشێک بێ لەوانە. بەڵام بەنسەد کوردەوە کورد تا ئێستا ڕەنگە جۆغرافیایەکی سیاسی نییە، سربەخۆیی نییە، دەوڵەتی نییە، هەموو شتەکانی لەژێر ڕەحمەتی عێراق و وڵاتاندایە. بۆیە تەنها چارەیەک تەنها ئەوەی کە بتوانێت زەمانەتی پاراستنی بێت یەکڕێزی نێوان هێزەکانی سیاسیەکانی کوردستانە و بە تایبەتی یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان. ئەم یەکڕیزیە لە ئێستاە هەیە یاخود بۆچی بەو دۆخەیە کە ئەیبینین لە ڕاگەاندنەوە؟ من پێم وایە هەردوو لە پێویستە هەست بەو مەترسیانە بکەن کە لە ناوچەکەدا هەیە و خۆتانە بینن وەزعی عێراق کە باسی سەروەری ئەکەن لە عێراق تەنها قسە باسی سەروەری قسە ئەکەن، ئەمەلی هیچ شتێک نییە و سەروەریشی نییە عێراق و ئەبینن مخابەراتی هەموو وڵاتان لە عێراقدا ئازادە و لە هیچ وڵاتێکی دنیادا نەبووە هەتا ئەگەر تەیارەی وڵاتێک بە چەند کیلۆمەترێک تەجاوز بکات لەسەر خاکی ئەوی تر قبوڵی ناکات لێی. بەڵام لە ڕاستیە ئێمە تا ئێستا ئەو وەزعانەی کە لە عێراقا هەن، عێراق خاوەنی نەک سەروەریە بەڵکو عێراق بووەتە یا پەراوێز یا بووەتە پاشکۆی وڵاتەکانی ناوچەکە و ئەگەر وانە بێت بینیتان پێش ماوەیەک وەزیری دیفاعی عێراقی کە ڕەنگە ئێستا لە عێراقدا بە هەزاران یا سەدان هەزار چەکدار هەبێت لە عێراقدا لە بەردەمی پەرلەمانی عێراق ئەڵێ ئێمە زەعیفین ناتوانین بەرەنگاری تورکیا بینەوە. باشە تۆ وەزیری دیفاعەکەت ئەقلی وابێت لە بەردەمی ئەعلامی دنیا و لە ناو پەرلەمانە بڵێ ئێمە ناتوانین بەرامبەری تورکیا بینەوە. ئەمە بۆ مەسەلا ئەمە دەوڵەتە
ئەو هەموو هێزە چەکدارە هینی شخصە هی حیزبە یا هی دەوڵەتە ئەمە لە ڕاستیا جێگەی پرسیارە مەسەلا وەزیر دیفاع ئەگەر هێزیشی نەبێت بۆ ئەوێ وا بڵێت ئەگەر هێزیشی نەبێت بەڵام عێراق بە پێم وایە دەوڵەمەندترین وڵاتی منتیقەکەیە خۆی ئەگەر تۆ دیفاعکردن بە چی ئەکرێت بە جەیش و بە چەک و بە پارە هەمووی هەیە عێراق بەڵام بۆ ئەوەندە زەعیفە ئەوەندە زەلیلە لە بەردەمی پەرلەمانی عێراق ئەو قسانە بکات بەڵێ ئەمە یەکێکە لەوانەی کە جێگەی پرسیارە ئەمە یەک دووهام هەرێمی کوردستان ئەوە تقریبان زیاتر لە 31 ساڵە ئازادە بەڵام کاتێک تیارەی وڵاتان دێتە سەری کاتێک لە مخابراتی وڵاتان دێن خەڵگە کوژن لە هەولێر و سلێمانی و کەلار و کەرکووک و ساڵەیی و پێنجێن و هەموو شوێنەکانی تر لەسەر شاخی ئەزمڕ و لە زاخۆ و لە هەموو شوێنەکان خەڵگە کوژن هیچ کەسێ نازانێت تیارەیەکێیە تا وڵاتەکە خۆی ئەعلانی نەکا بڵێەوە مەفرەزەیەکمان هێزێکمان تیارەمان چوو لە کەلار خەڵکی کوشت چوو لە قەندیل خەڵکی کوشت گەڕایەوە بە سەلامەتی بۆ ئەنقەرە گەڕایەوە بە سەلامەتی بۆ لامان واتە ئێمە تا ئێستا ئەم 31 ساڵە نەمانتوانێت ئامێرێک بێت کە بزانین تیارەی چ وڵاتێ دێتە سەرمان بزانین هەتا ساروخێک لە وڵاتێکەوە بێ بۆمان نازانین هی کام وڵاتە ینی بۆ ئێمە ئەمە کەمتەر خەمیە یا بۆ وایە یاخود بێدەسڵاتیە کامیانە بەڵێ ئەمانە هەمووی جێگەی پرسیارە دوای 31 ساڵ ئێمە نەزانین قومبەلەیەک لە کوێوە دێ بۆمان نەزانین ئامێرێکمان نەبێت ئەوە بکەین یاخود عێراق دوای 18 ساڵ لە حکم دوای 18 ساڵ وەزیر دیفاعەکەی بڕوا لە بەردەمی پەرلەمانە بڵێ ئێمە شەڕی تورکیامان پێ ناکرێت و دیفاعمان لە وڵاتی خۆمان پێ ناکرێت کە دیفاعی پێ ناکرێت بۆ وڵاتە بۆ هەبێت بۆ بەو شێوەیە فکر بکەنەوە نایزانین یان نایڵێن یان ئەیزانین و نایڵێن یان دەسەڵاتمانی ئێمەش لە هەرێمی کوردستان من پێم وایە هەندێکی ئەشارێتەوە هەندێکی ناوێرن بیڵێن ئێستا لەم ڕۆژانەدا ئەبینین خەڵکی کوردستان هەمووی نیگەرانە ئاگای لە خۆی نییە ئەترسێت لە ڕێگا تیارە لی بگۆڕێت تیارە بێ لی بە تیارە بێفڕۆکەوان لی بە ساروغ لی بە ینی هی وڵاتان بێنە سەری هەموو خەڵک ئەترسێ نیگەرانە لە وەزعی هەیە و هیچ کەسێک ناڵێ هۆکەی چییە بۆ لەبەرچی تەنانەت حکوومەتی عێراقی ئێستا ڕازی بووە حکوومەتی عێراقی لەگەڵ باتی جمهوری ئیسلامی تەبلیغی حکوومەتی هەرێم و بە یەکێتی و پارتیشی وتووە ئەبێت ئەو مەتالیبانەی جمهوری ئیسلامی جێبەجێ بکرێت باشە بۆ نایڵێن وەفدیان هاتووە 3-4 ڕۆژ پێشی سا هاتووەتە کوردستان وەفدی عێراق تەبلیغی کردوون وەفدی عێراق لە باتی جمهوری ئیسلامیش تەبلیغی کردوون توێتی ئەوان ئازادن بۆ هەر کوێ بێن بۆ نایڵێن عێراق وای وتووە ئەگەرێکی کراوەیە کاک محەممەد مەسەلەن بەڕێز کاک محەممەد ئەگەرێکی کراوەیە یعنی ئەو لەشکرێشیە بکرێت ئەو لەشکرێشەی باسەکرێت ئەو کە وەفدی عێراقی بە هەرێمی وتووە کە بەیەکێتی و پارتی وتووە کە دێن ینی ڕەنگە لە شەوێکە ئێران لەشکرێشی بکات ئەمە چاوەڕوان کراوە ڕوو بدات خۆی عێراق تەبلیغی کردوون وەکو عێراق کە باسی سەرۆریەکات ئەو ئامادەیە سەرۆریەکەی پێشێل بکرێ بەخۆ بە ئاشکرا بەڵام بۆ هەرێمی کوردستان ناڵێ عێراق وای پێوتین بۆ ناڵێ مەسەلا بۆ ناڵێت زۆر باشە ئێستا بۆ ئەوەی کە لەشکرێشەکانی تورکیا وەکوەوەی کە ئێستا بە جۆرێکە لە منتیقەی بادینان کە خەڵکێکی زۆر بە گوندەکانی جێهێشتووە بەرزایەکان بە دەستی سوپای تورکیاوەیەوە وەکو بە ڕێزت باست کرد درۆنی تورکی لە هەر شوێ دێت خەڵک ئەکوژێت و بردومانەکانی ئێران هەیە مەسەلەن بۆ سەر ئەو پێگانەی دموکرات و کۆمەڵە و هێزەکانی معارەزی ئێرانی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و سیادەی هەرێمی کوردستان توانێت چۆن خۆی پارێزی لەم دۆخەیە و ڕێگە ڕاستەکە کامەیە بە بۆ چوونی بەڕێستان کاک محەممەد
خۆی ئەوەی تورکیا خۆتان نەزانن تورکیا خۆوە لە 92ەکەوە ئێمە هاتوونێتەوە تورکیا بەردەوامە خۆ تورکیا نەوەستاوە ڕۆژانە تیارەی لە ناوچەکانەدا بە هەزاران بە سەدان گوندی ناوچەکانی برا دۆست و ناوچەکانی ئەوە ڕووباری شین و گارە و تا ئەڕاتەوە دەشتی بەرازگر و دەشتی هێرتێ و هەموو ئەو ناوچانە گەڕەپێچ و دەریاسوور و تا دێتەوە ئەو ناوچانە دیاتەکان هەمووی چۆڵ کراوە تامە ناوچەی برادۆ زۆربەی زۆری چۆڵ کراوە دیاتەکان ناوچەی بادینان ئەمانە دیاتەکان چۆڵ کراوە تورکیا بەردەوامە و لێشێدا و یەت و ئەڕوا و پەرلەمانی تورکیا بڕیاری لێداد بەڵام ئایا ئەوە چەند ساڵە 18 ساڵە چ کورد لە بەغدا هەیە و چه حکوومەتی عراقی هەیە بۆ نەیانتوانیوە ڕێکەوتنی ساڵی 84 عراق و تورکیا هەڵوەشێنەوە ئەمە لایەکە لایەکی تر ئێران ماوەیەکی کەمە دەسی پێکردووە ڕەنگەگە بەراوردی بکەیت لەگەڵ تورکیادا ئێران لە سەدا ڕەنگە 2 یا 5 لە بەرامبەری تورکیا بێت دانی تورکیا ڕەنگە لە سەدا 95 بەردەوام بوو بێ لەو مەوزوعانە بەڵام لە هەموو ئەمانەدا چۆن چارەسەر ئەکرێت من زۆر جار گوێم لێە هەرێمی کوردستان داوا لە عێراقەکە سەروەری پارێزێ وا بە عێراق سەروەری خۆیانیان پێ ناپارێزێ سەروەری تاکەکانیان پێ ناپارێزێ سەروەری حیزبەکانی خۆیانیان پێ ناپارێزێ عێراق بەڵام لە هەموو ئەمانەدا کۆمەڵێ ڕێکاری نێودەوڵەتی هەیە کۆمەڵێ ڕێکاری بینەلملەلی هەیە کۆمەڵێ ڕێکاری پرۆتۆکۆلی حدودەکانی حدودی سیاسی لە نێوان وڵاتەکانە هەیە بۆیە من پێم وایە ئەبێ هەم هەرێمی کوردستان و هەم جمهوری ئیسلامی و هەم تورکیا و هەم لایەنەکانی بەرهەڵسکاری هەردوو وڵاتەکە ئەبێ ڕەچاوی ئەو ڕێکارە سیاسی و پرۆتۆکۆلی و سنووریانە بکەن بۆ ئەوەی بگەنە نەتیجە ئەینە بەم شێوەیە کە ئێستا هەیە من گوێم لە هەندێک لایەنی سیاسی بوو ئەڵێ ئەمە بە پرسی کەس ناتوین لەو ناوچانە بین و نەپرسی کەس دەکەین و نە ئیجادە لە کەس وەرەگرین ینی ئەمە ئەگەڕێتەوە بۆی کە هەرێمی کوردستان بەرامبەر بەوانە زەعیفە هێزی نییە قووەتی نییە ناتوانێت بەرەنگاریان بێتەوە بۆیە هێزێکی دەرەکی لێرە بەو شێوەیە لەگەڵ هەرێمی کوردستاندا قسە بکات بۆیە من پێم وایە ئەبێ ئەمانە ڕێکاری سیاسی هەیە ڕێکاری نێودەوڵەتی هەیە و ڕێکاری ئەوە هەیە مەسەلا پرۆتۆکۆلی هەیە چۆن مەسەلا بگەنە نەتیجە ئەمانە ئەبێ لە ڕێی گفتوگۆوە چه هەرێمی کوردستان لەگەڵ جمهوری ئیسلامی و چ لەگەڵ تورکیا بگەنە نەتیجەیەک و مەعارەزەی هەردوو لاژ مەراعەتی ئەو وەزعانە بکەن و یارمەتیان بدەن. بەڵێ ئەگەر بەو شێوەیە بەردەوام بێت کە ئێران نەی شاردۆتەوە هەمیشەش کە ویستێکی هەبوو بێ باشکرا باسی کردووە کە مەعارەزەی ئێرانی ئەبێت دوور بخرێتەوە لە هەرێمی کوردستان یان بە زۆرێک ڕێگەچارەیەکی بۆ بدۆزرێتەوە پێت وایە ئێران سوورە لەسەر ئەم داوایی خۆی لە ڕاستیان من خۆت زۆر وردەکاریەکان شارەزان نیم بەڵام لژنەیەکی ئەمنی هەیە چەندین ساڵە ئەم لژنە ئەمنیە لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و جمهوری ئیسلامی ئێراندایە ئەم لژنە ئەمنیە جاجار کۆبوونەوە هەندێک جار لە مەریوان کۆبوونەوە هەندێک جار لە هەولێر کۆبوونەوە هەندێک جار لە سلێمانی کۆبوونەوە ئەم لژنە ئەمنیە چاودێری حدودەکان و پاراستنی بەرژەوەندیەکانی هەردوو لایەن کردووە ئەو لژنە ئەمنیە پێم وایە چەند ساڵێکە یا چەند مایەکە کۆ نەبووەتەوە تا ئێستا و هەدا هەندێک وعد دراوە گوایە وعدەکان هەردوو نەگەیشتنەتە نەتیجە ئەو لژنە ئەمنیە من نازانم وردەکاریەکانی چۆنە لە بینی وەزیری ناوخۆ لە هەرێمی کوردستان و جێگری وەزیری ناوخۆ و نوێنەرانی یەکێتی نیشتمانی و پارتی دیموکراتی کوردستان و لەو لاشەوە لە نێوان وەزارەتی ناوخۆی جمهوری ئیسلامی ئێران و پارێزگاکانی ئۆرمیە و پارێزگاری سنە و کرماشانەوەوانە واتە ئەو لژنە ئەمنیە کۆبوونەوەیان هەبووە من نازانم وردەکاری لژنە ئەمنیەکە چۆنە ئەوە نازانم ماوەیەک پێشتر لە بینی لژنە ئەمنیەکانە بڕیارێک درابوو کەوا مەعارەزەی ئێرانی نەچنە ئێران عملیات بکەن و مەقابل بەوە هەم یەکێتی نیشتمانی ئەم پارتی دیموکراتی کوردستان تەئمینی ژیانیان بکەن لەو منتیقەیە واتە
پێویستیەکانی ژیانی ئەو حیزبانە جێبەجێ بکەن بۆیان و ئەوە ڕێکەوتنێک بوو لە بینی ئێران و لە بینی هەردوو حیزبەکەدا. بەڵام ئیتر من دوای ئەوە لە ڕاستیە نازانم چیتر کراوە چیتر ڕوویداوە. بەڵێ کەواتە ئێستا کاک محەممەد بەڕێزت باسی دۆخی ناوچەکە و جیهان و ڕۆژەڵاتی ناوەڕاست و عراق وەرەمی کوردستانیشت کرد. ئێستا ناکۆچیە لە نێوان یەکێتی و پارتی و بە دیاریکراویش مەسەلەن کۆمەڵێک کێشەیە کە یەکێتی باز لەوەکای تر کاتیەوەیە کە هەمووی باس بکەن ینی کوردوتەنی ئەو ژێر بەڕێ ناوەتە سەر بەڕە و نەیشاردەوە ئەم ئێوارەیە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بە باڵیۆزی ئەمریکای وتوە لە عراق کە بەڕاستی جیاوازی ئەکرێ لە نێوان ناوچەکانە لە کاتێکە موشکباران نەکرین بردومان نەکرین حەقت جیاوازی بکرێت لە نێوان ناوچەکانە. من پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان دوو هێزن لە کوردستان شەریکن لەم وڵاتە شەریکن لە هەموو شتەکانە شەریکن لە داهاتی ژێرزەوی داهاتی سەرزەوی و لە ئاسمانیشەوە شەریکن واتە لەو لا کۆڕەکە و لەم لە ئاسیایە لەوە شەریکن واتە لە هەواکە شەریکن لە هەمووی شەریکن لە پەرلەمان شەریکن لە حکوومەت شەریکن لە پارەی ئەمریکا بۆ پێشمەرگە و بۆ حیزبەکان شەریکن لە بەغدا شەریکن واتە ئەم دوو حیزبە شەریکن لە وڵاتە. ڕەنگە کێشەی نێوان هەموو حیزبەکان و یەکێتی نەبێتە کێشەی میلەت کێشەی هەموو حیزبەکان و پارتی نەبێتە کێشەی میلەت بەڵام کێشەی یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان ئەبێتە کێشەی میلەت چونکە هەموو جمگەکانی اقتصادی سیاسی ئەمنی سەربازی لە دەستی ئەو دوو حیزبەیە واتە کێشەی ئەوان ئەبێت بۆیە پێم وایە ئەبێ ئەوان خۆیان هەست بکەن بەوە کە هەوڵ بدەن کێشەکان کێشەی بەرژەوەندی میلەت گرنگترە تا بەرژەوەندی حیزبەکان. من پێم وایە داهاتی کوردستان بەشی حیزبەکانی ژەکە بەشی میلەتی ژەکە میلەتەکەش بەشی حیزبەکانەکە هەندێکیشی زیادە ئەرزی و خاکی کوردستان بەشی هەمویان دەکا و لێشیان زیادە بۆ مەسەلا ناتوانن ڕێکەون مەسەلا عێراقێکی لە بەریەک هەڵوەشاوی داماوی زەلیلی دەستی هەموو ناوچەکە ڕێگەکەون حکوومەت تەشکیل بکەن دوو وەزارەت ماوەتەوە کورد ناتوانێت لەسەری ڕێکەوێ ئەنی دوو وەزارەت مهمە یا میلەتی کورد مهمە یا هەرێمی کوردستان مهمە یا قوارەی سیاسی لە کوردستانە مهمە. من پێم وایە ئەمە خۆیان ئەبێ هەستی پێ بکەن چارەسەری ئەم کێشانە بکەن چونکە ئەوان کاتێک کە ڕێگەکەون لەگەڵ هیچ حیزبێکا قسە ناکەن لە دوو بە دوو لە ژوورێکە قەزەی خۆیان چارەسەر دەکەن و دوایی ڕەنگە هەندێک جار ئەگەر ئیشێکە بێدێن لەگەڵ حیزبەکان باسیەکەن لەبەرەوە ئێمە وردەکاریەکان نازانین شەریکی نەوتن نەوتی مەخمور دێ بۆ عەربەت نەوتی حەسیرە ئەڕوا بۆ زاخۆوە تێکەڵە هەمووی واتە پارەی ئەمریکا بە یەکەوە وەریەگرن پارەی مەسەلا گومرگ بە یەکەوە وەریەگرن داهات بە یەکەوە وەریەگرن پارەی نەوت 53 بە یەکەوە وەریەگرن خۆ هیچ هەموو شتێک لە دەستی خۆیانە بۆ خۆیان ڕێک ناکەون لەسەری. ئێمە چەند جارێ باسی ئەوەمان کردووە پێویستە ئەو دوو حیزبە ڕێکەون چونکە ئەگەر ڕێکەون لە سەدا هەفتای کێشەی کوردستان چارەسەر ئەکرێ واتە سی ئەمێنێتەوە سیەکە حیزبەکانی تر پشتیوانیان لێەکەن ئەگەر ئەوان کێشیانە بێت لە سەدا هەفتای کێشە لە کوردستان دروست دەبێ هەموو جمگەکان لە دەستی ئەوانە لە هەموو بوارەکاندا بۆیە من پێم وایە ئەبێ ئەوان هەست بکەن ئەگەر ئەخوا نەخواسە ئەو وەزعات تووشی کێشەیەک بێت ئەوان زەرە زیاترەکەن لە هەموو لایەک ڕاستە کورد زەرەری تێکا بەڵام ئەوان لە هەموو کە زیاتر زەرەرەکەن دوو ڕێگە هەیە لە بینی ئەو دوو حیزبەدا دوو ڕێگە هەیە یا ئەبێت ڕێکەون پێکەوە یا ئەبێ بیکەنە دوو ئیدارە کە کردیان بە دوو ئیدارە دڵنیا بن ئەمریکا پارەی پێشمەرگە ئەبرێ و ئەو پارەشەیدا بە زانیاری و پارەسەن ئەیبڕێ ئەو پارەشەیدا بە دژە تیرۆری هەردوو لا ئەیبڕێ ئەو کاتە دەست لە ئەرز و ئاسمانە بڕێت بەغدا لەگەڵ هەر لایەک ڕێکەوێ هەتا نەوت و غازی کوردستان تەسلیمی بەغانەکە مەعاشی هیچ مەتیقەیەک نادا بۆیە باشتر ئەوەیە خۆیان لە ناو خۆیان ڕێکەون کورد لە ناو خۆی ڕێکەوێ با بێن من چەند جارێ باسم کرد ئەنجومەنێکی سیاسی ئەنجومەنێکی ڕاوێژکاری ئەنجومەنێ دروستکەن لاخر حیزبەکان پێکەوە کۆ بنەوە ئێستا کەس دیە حیزبەکان کۆکاتەوە ئەنی ئێستا حیزبەکان بە یەکەوە قسە ناکەن لە ئەعلام جوابی یەگەدەنەوە جەریدە عەرەبیەکان و جەریدە نێودەوڵەتیەکانی دنیا لە حەیات و لە شەرقەوسەت و نازانم لە عێراقی و لەوە باسی کێشەکانی یەکێتی پارتیەکەن بەڕاستی ئەمە زۆر عیبە بۆ کورد عیبە بۆ هەموو لایەکمان عیبە
ینی ئێمە وڵاتی خۆمان بۆ بێ وا بیر بکەینەوە لە میلەتی خۆمان خەڵکی کوردستان بەڕاستی مستحقی ئەوە نیە بەم شێوەیە مامەڵەی لەگەڵا بکرێ خەڵکی کوردستان ینی هەتا مەسلەیە تەنها شتێک هەیە دیموکراتی لە کوردستانە ئەوە بۆ 4 ساڵ جار انتخابات بکرێ چ مبەڕیرێکەیە انتخابات ساڵ و یەک 2 ساڵ تاخیر بکەن لە کوردستانە واتە پەرلەمانی کوردستان ئیشی چییە تا نەتوانێت 4 ساڵ جارێ موعدی انتخاباتی خۆی دابنێ بۆ نایکەن لەبەرچی هۆکەی چییە یاخود لە ئەوەندە ڕەنگەکاری خراپ کرابێ لە ترسی میلەتەکە دەنگیان نەداتێت لەبەر ئەوەیە ینی بۆ ئەبێ وابیر بکەنەوە بۆیە من هیوادارم بۆ من لە دەرەوە ئەزانم کێشەکان چۆنە هەموو حیزبەکان زۆر باش ئەزانن بەڵێ کاک محەممەد بەڕێزە دەستمونت لەگەڵ هەردوو حەزبا هەیە و کەسێتێکی سیاسی سەرساحی سیاسی هەرێمی کوردستانی کاک بافڵ لە دیمانەیە کاڵێ من زیاتر لە 16,000 سەردانی کاک مەسعود بەرزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانم کردووە هەموو جارێ هەوڵم داوە کێشەکان چارەسەر بن هیچ وەختێکیش دەرگای گفتوگۆم دانەخستووە دەستێکی ئەوێ ناوێ ئەم مەوزوعانە چارەسەر بن ینی ئێستا کاک مەسعود لە هاوتەمەنی بەڕێستانە کە لە ناو سیاسەتە ناتوانن ئەمە بەدیوێکا بخەن کە بڵێن ئەمە مەترسیەکانە و با چارەسەریکەین ینی خۆ بەڕێز تەفسیل بابەتەکەدا من ویستم بۆ خەڵکی کوردستانی ڕوون کەیتەوە کە ئەمانە هەمووی هەیە و هەمووی خەڵکی کوردستان بۆی معلومە بەڵام بۆچی لە دوای ئەم 16 سەردانە بۆچی چارەسەر نەبوو بۆچی شتێک چارەسەر نەبوو کەواتە ئێستا یەکێتی گەیشتۆتە دەرەنجامەی کە ئەڵێ بەڕاستی پارتی ئێوێ من تەهمیشکە منیش قبوڵی ناکەم ئەم ئێوارەیە و لە هەموو خیتابەکانیشی بە ئاشکرا نەیشاردۆتەوە پێت وانیە ئەم جاریان بۆ بابەتەکە زۆر جددیە من ئومێد ئەەکەم کە ئێمە ئەوەی پێمان کرابێ کردومانە داوامان کردووە ڕەنگ هەندێک جار بێزاریش بوون لەوەی کە ئێمە ئەوەندە تەکیدمان کردوێتەوە لەسەری هەندێک جار لێمان بێزار بوون بەڵام لە ڕاستیە قەرارەکان لای ئەوانە خۆیان قەرارە دەن کە ئەوان ئەچن لەسەر کۆمەڵێشتر ڕێگەکەون لەسەر دابشکردنی وەزارەت حکوومەت داهات نەزانم هەموو ئەم شتانە عەلاقات خۆپرسی ئێمە ناکەن بە ئێمە ناڵێن هیچ شتێکە بە ئێمە ناڵێن بەڵام کاتێک کێشەیان ئەوێ بە ئێماڵێن کە لە کێشەکان بە ئێماڵێن خۆ لە شتە باشەکان هیچ بە ئێمە ناڵێن بۆیە من پێم وایە ئەبێ خۆیشیان بیر بکەنەوە لەوە چارەسەری کێشەکان بکەن چی ئەکرێ مەسەلات من پێم عەزم کردی کە هیچ دوو ڕێگە لە بینی ئەو دوو حیزبە هەیە یا دوو ئیدارەی یا ڕێکەوتن ئایا دوو ئیدارەی چی لە دەستیانەدا خۆیان زۆر باش دەزانن چی لە دەسەدن چی لە دەزەدەن ئەوەتە ئەمریکا وەڵندە ئەڵمانیا ئیتالیا هەموو ڕۆژانە هەوڵە دەن لەگەڵ وەزارەتی پێشمەرگە حکوومەت دەڵێنە بێ لیواکان بکرێن بە یەکە هەفتا بکرێ بە یەکێک ئەگەر نەیکرد ئێمە هیچ هاوکاریەکتان ناکەین ئێستا لەوە ئەوە نەک ئەوە ناکرێت کێشەکان قوڵتر بێتەوە بێتە کێشەی سیاسی کە بوو بە کێشەی سیاسی مەسلەی سەربازی وەکو دنکی تەزویع لە یەک جیا بێتەوە لەبەرەوە پێم وایە ئەبێ خۆیان هەست بەو وەزع بکەن و وەزعێک هاتوۆتە پێشەوە وەزع ڕوویدا لە منتیقەکە سۆڤێتی پێشوو هەڵوەشایەوە وەزعی ناوچەکە گۆڕا یەک جەمسەری سیاسی دروست بوو ئەمریکا هات عێراقی ڕوخان ئەمریکا کەس نەی ڕوخاندووە نە ئەوانەی لە بەغدا ئیستا هەمویان عەسکەری فیرار بوون هەرێکە لە وڵاتێ بوون و کوردیش ئەبوو چەندین ساڵە لەگەڵ عێراقی بێنە ڕوخا ئەمریکا هات ڕوخاندی کە ئەم وەزعە ڕوخا هاتوۆتە پێشەوە وەزعێکی باش بۆ ئەو وڵاتە و بۆ کورد و بۆ ئەم میلەتە بێن بیپارێزن با پێکەوە هەمومان بیپارێزی من دوێنێ لە جێگەیەک بووم لە تەعزیەیەک بووم پیاوێک هات بۆ لاموتی من خەڵکی بانەم ئەگریا ئەو ئەم وەزعە پارێزن کوڕێکی شەهید بووە لە ئێران هاتووە ئەگریای و ئەم وەزعە پارێزن با لە دەستمان نەچێت ڕجاکەم تۆ داوایان لێ بکە ئەنی خەڵک وا هەستەکات بۆ پاراستنی ئەم وڵاتە بۆ ئێمە خۆمان هەستی پێ نەکەین بەڵێ کاک محەممەد ئێستا کەواتە بەڕێزت دوو جار تەکیدت کردەوە کە دوو ڕێگە لە بەردەمیێتی و پارتیانەوە تا یەک خۆیان یەخەن یانەوە تا دوو ئیدارە ئێستا پێت وایە ئەوەی کە ئەیبینی ئەوەی کە خوێنیتەوە کامیان نزیکترە ینی دوو ئیدارەیەەکە نزیکترە یا خۆت یەخستنەکەیان یان یەک ریزەکەیان خۆیان نەزانن دوو ئیدارەیەەکە هەموو شتیان لە دەزەچێت لەبەرەوە من پێم وایە ڕێکەوتنەکە نزیکترە و ئومێدەکەم ڕێکەوت هەر بێ ڕێکیشکەون هیچ چارێکی تر نییە
بەڵێ بە هیوان کاک محەممەد بە بینە سەرەوەی کە بەڕێزت ورد ئاگات لە کێشەی گوزەرانی خەڵکە هەر بەڕاستی کە بەڕێزت مەسەلەن لە سنووری پارێزگای هەڵەبجەیت و لە گوڵەخانە دانیشیت بەڵام خۆ بێگومان سەردانی سلێمانی هەولێر دهۆک ناوچەکانی ترەکەیت حەز بە فەرق و جیاوازی ئەەکەی لە نێوان ئەو دوو ناوچانەیان لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی تر یاخود معاناتەکان گشتگیرن بۆ هەموو خەڵکی کوردستان خۆی لە ڕاستە مشکلەی خەڵک زۆرە و خزمەتگوزاری نییە لەم ناوچەیە هیچ شتێک لەم ناوچەیە وەکو پێویست نییە و گیر و گرفتی خەڵک زۆرە وەزعەکان ناخۆشە مەسەلا هەتا مەسەلا نەک هەر تەنها ئەوە مەسەلا دوێنێ پێرە چەند ڕۆژە پێشی تا کارەساتێک لە سلێمانی ڕوویدا لە خێزانێکە یا لە دوو خێزان 15 کەس شەهید و 12 کەس برینداری لێبووەوە ئەمە هۆی چییە مەسەلا هۆکەی چییە هۆی ئەوەتانێک کە بە دوواداچوون نییە مەسەلا ئەم ڕاستە ئەمە کێشەیەک بووە هاتووە و قەدەرێک بووە و لای خواوە هاتووە ئەمە خەیناکە بەڵام تۆ دەی سیستەمی غازە من گوێم لێ ئەڵێ 16 ساڵە 18 ساڵە لە کوردستان دانراوە سیستەمی غاز ئەم کەسانەی کە ئێستا دوکانیان هەیە و کارەکەن ئایا ئیجازیان هەیە لە حکوومەت ئایا ئەمانە خەریجی غاز و نەوتن ئەو کەسانە ئەمیشە ئەەکەن ئایا دەورەیان دیوە لە کوردستان و لە وڵاتێکی تر ئەمانە چۆن مەسەلا ئەم کارانە ئەەکەن تا ئێستا مەسەلا هیچ کەسێک پرسیاری کردووە سیارە دێنن سیارە خۆیان دێنەیکەن بە غاز باشە ناترسن ئەم سیارە بتەقێتەوە ئەمە ئەکەن باشە لە ماوەی ئەم 18 ساڵەدا بۆ یەک بەرنامەی لێ نەکرا لەم دوو سێ ڕۆژەدا کە ڕوویدا دوایەوە کارەساتەکە ڕوەدات 5-12 بەرنامە کراوە لەسەرەوەی وڵات خەڵک ترسی هەیە و خەڵک ترسی تەقینەوەی غازی هەیە و نازانمیستا خەڵک ئەترسێ باشە نابێ پێش ڕووداوەکە بە دوایە بچن کە کارەساتەکە ڕووی نەدات لەبەرەوەم پێم وایە ئەمانە نەکرد ئێمە لەلایەکەوە دەسی بۆ بەرین لە لای مەسەلا پەروەردەمان سەقەتە تەندروستیمان سەقەتە زۆر شتی ترمانەیە سەقەتە اقتصادمان مەسەلا کەرتی گشتی کەرتی تایبەت هەموو ئەمانەمان ئێمە وەکو پێویست نییە لە کوردستاندا واتە دەست بووە هەر کامێکیانە بەی لەوی تر هەڵەترە لەوی تر خراپترە پەیوەندیەکانمان ئەوەندەی مەشغوڵی ناوخۆی خۆمانین پەیوەندیەکانمان لەگەڵ دنیای دەرەوە لەگەڵ ئەو خەڵکەمان کە ئێستا کورد بە دەیان کورد بووەتە ئەندامی پەرلەمان و لە حکوومەتەکان لە ئەوروپا و لە ئەمریکا پەیوەندی هەیە لەگەڵ کورد و جالەیەکی کورد دروست کرێ و پشتیوانی لێ بکەن ینی من پێم وایە ئەوەندە مەشغوڵی یەکین لە کوردستاندا تەنانەت لەسەر تەعزیەکان مشکیلە هەیە لەسەر تەعزیەیەک مشکیلە هەیە لەسەر ئەنواعی شتی بچووک یعنی چۆن لەسەر تەعزیەکان حیزبانە بە تایبەتی لەسەڵات چۆنی لەسەر تەعزیە مشکیلە هەیە زۆر لەوە گەورەتر بیر بکاتەوە فراوانتر دووربینتر بێت يعني بەڕێزت باست کرد کە لەسەر تەعزیەش مشکیلەیە لە چۆنی مەسەلەن ئەوەش دابەش بووە بەڵێ لە تەعزیەکانی شاد من گوێم لێ بوو مەسەلات زۆر جار ئەڵێ تەعزیەک نەسەم ئەبێ ئەو لایە بڕوا بۆ یاخود کەزانی ئەولایی ئەولانی ئەولا چۆڵێکات لە تەعزیەکانیشا کێشە هەیە بەڵام ڕەنگە لە هەندێک لە مناسەبەکانە یەکەگرنەوە گشتی ڕوا بەیەکەوە هەمووی ئەوەستێ و قسەی باشەکە ئەمانە باشە بۆ هەر لە مناسەبەکانە بێت بەڵام حیزبەکان بەیەکەوە قسە ناکەن حیزبەکان پێکەوە نین ناتوانن دانیشن کێشەی میلەتەکە چارەسەر بکەن من هیوادارم بتوانن چارەسەری کێشەی خەڵکی کوردستان بکەن خەڵکی کوردستان گوناحە خەڵکی کوردستان مستحقی ئەم مامەڵەیە نییە لەگەڵ یا بکرێ بەم شێوەیە کە ئیستا هەیە ینی ئەمانە پێویستی بە چارەسەرەیە چارەسەرەکەش لە ڕاستیە لە دەستی ئەو دوو حیزبەیە کە لە کوردستان دەسڵاتیان هەیە کاک محەممەد ئێستا بۆ نمونە لەو ماوەیە کە بردومان هەیە یان ئەوەی کە تورکیا بەردەوام لەشکرکێشی هەیە ئەمریکا لێرە هەیە ناونا ئینزارێک لێدا مەسەلەن بڕقەیەک لێداڵێت ئێمەش نیگەرانین و ئیدانەیەکەین و ئەمانە پێت وایە ئێستا وڵاتە زلهێزەکان وڵاتانی ئەوروپا هاوپەیمانان دیفاع لە کوردەکەن لە هەرێمی کوردستانەکەن من پێم وایە کە لە مشکلەکانی کوردستان و عێراق و ناوچەکە و ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ئەمریکا خۆیەتی ئەمریکا لە هەر وڵاتێک بووە بە کێشەوە جێهێشتووە ئەوە لە یەمان تەسلیمی حوسیەکانی کرد ئەوە
سووریایی تەسلیمی تورکیا و رووسیا ئەوانە کردووە ئەوە لە ئەفغانستانی تووشی تەسلیمی تالیبان کرد ئەوە عێراقی ئەوە حاڵێتی کە هەیەی واتە ئەمریکا لەولاش ڕۆیشت هات ئەوروپا خەریک بوو لەجێ دەستی ئەمریکا دەچێت ڕۆیشت یەکسەر داوای لە بەریتانیا کرد لە یەکێتی ئەوروپای کشاندەوە لەولایەوە بۆ ئەوەی ئەوروپای پێ زەعیف کات دوایی هات ئەوروپای هێنا تووشی شەڕێکی کردووە لەگەڵ رووسیادا تووشی شەڕێکی کردووە ئیستا وەزی ئەوروپا ئەترسن ئەم زستانە هەمووی ڕق بێتەوە لە سەرما لە بێ غازیدا واتە ئەوروپا ئیستا وەزی اقتصادی ئەوروپا لە هەموو شوێنێ خراپترە واتە ئەوروپا ئێستا وەکو ئەوروپاکەی جاران نەماوە هەمویان بوون بە بەشێ لە خواخوایان ئەمریکا بێ دیفاعیان لێ بکە ئەمریکا ئەوەی ویستی بە ئەوروپا کردوێتی ئەوەی ویستیەتی بە هەر وڵاتێ بیەوە وای لێکە کە ناچار بن بچنە ژێر دەسڵاتی ئەوەوە مەسەلا وڵاتێکی وەکو سوید لە دوو شەڕی جیهانیدا بەژاری نەکردووە 200 ساڵە شەڕی تیان نەکراوە سوید وڵاتێکی دیموکراتی بووە چی وای کردووە سوید زەرنەقی بچێت لە ترسا خۆی بکاوە ناو ناتۆدا شەرتەکانی تورکیا جێبەجێ بکە لەگەڵ هەموو ئەوانەشدا لە سەدا 20 ئیمکانەتی خۆی تەسلیمی ناتۆ بکە چی وای کردووە مەسەلا ئەمە ئەمریکا وای کردووە هەمویان جارێکی تر بچنەوە ژێرباڵی ئەوان جاران کێشە لە بینی وڵاتەکانی حاشەی ئەمریکا و چین و رووس و فەڕەنسە و بەریتانیا کە 5 وڵاتی عوزوی دایمی مجلیسی ئەمن و حەقی ڤیتۆیان هەیە ئەوان بوون ئیسای کێشەکان لە بینی چین و ئەمریکایە لە بینی رووسیا و ئەمریکایە رووسیا و ئەوروپایە رووسیا و فەڕەنسەیە رووسیا و بەریتانیایە واتە لە بینی گەیشتوەتە سەر خۆیان بۆیە خەتەرەکان لە هەموو لایەکەوە زیادی کردووە بۆیە پێم وایە زۆربەی کێشەکانی دنیا ئەمریکا لێی مەسوولە ئەمریکا ئیدانەیەکە ئیدانە چییە؟ ئەمریکا مەسەلا وڵات سەرکۆنەی فڵانەکات ئەمری نەمێنێ ئەمریکا کێشەی بۆ ئێمە دروست کردووە و بەونەی ئەوە ئێمە تووشی کێشە بووی. کاک محەممەد بەڕێزت نازام تا چەند وڵاتی قەتەڕت بینیوە ئێستا کەرنەڤاڵێکی جیهانی لەوەیە کە مۆندیالە بابەتەکە هەم اقتصادیە هەم سیاسیەوە هەمیش وەرزشیە لە کەڤەرەکەی وەرزشیە لە ناوەڕۆ کاشتی ترە سیر کە قەتەرێک چەند ڕۆژە میدیاکانی جیهانی باسی ئەم ئامادەکاریەکەن کە قەتەر کردوێتی بۆ مۆندیالە لەم تەتەوڕاتە لەم پێشکەوتنە لە وڵاتێکی لەمینە بەس نەوتیان هەیە لەوت و غازیان هەیە باشە ئێمە بەقەدەر قەتەر دوو ئەوەندە خی گەورە نیعمەت و ڕەحمەتی بەسەردا نەبارانتوین کە نەتوانین ئەوە دروستکەین ینی ئەم مەقارنەیە کە نزیکین ینی مەسەر لەسەگە بە تیارەسی بە سعاتێک و 40 دقیقە چیتە قەتەر چیتە دوعا مەسەلەن بەڕاستی ئێمە ئەو فەرق و جیاوازیە لە چیەوە دروست بووە ئێمە بێتوانین یان لە چیەوە ئەمە دروست بووە؟ پێم وایە خەتەر ڕاستە لەم تەنها بۆ یاریە جیهانیەکان 260 میلیارد دۆلاری سەرف کردووە و خۆشی دەیتوانی دەقە خۆ بەرامبەر بە ئەوە خۆی بگرێت دۆڕاندی بەڵام توانی وا بکاتە ئیعلامی دنیا ڕووی تێ بکە ئیسیفادەی اقتصادیشی تیاکە ئیسیفادەی معنەوی تیاکە سیاسی تیاکە ئیعلامی تیاکە واتە قەتەرێکی بچکۆلە بەقەدەر سلێمانیە توانیەتی هەموو نەزەری دنیا بۆ خۆی ڕاکێشێت لە قەتەر بەرنامە هەیە بەرنمەیەک هەیە کەوا ئەو وڵاتە هەموو تاکێکی ئەو وڵاتە شەریکە لە وڵاتەدا واتە هەموو کەسێک لە وڵاتە شەریکە هەموو تاکێ لە قەتەر ئەتوانێت بڕوە شەریکەیەکی جیهانی بێنێ لە قەتەر ئیشی پێ بکە هەر بوارێکا بێت و حیسەی ئەو تاکە کەسەیشی تیاابێ و بۆ هی حکوومەتی بگەڕێتەوە بەڵام لێرە هەمووی مۆنۆپۆلە من پێم وایە کوردستان ئێستا دەوڵەمەندترە لە سووریا لە لوبنان لە ئۆردنیش واتە لەو سێ دەوڵەتە دەوڵەمەندترە کوردستان بەڵام ئایا کوردستان تەختیتی هەیە نەخشەی هەیە بەرنمەکانی مەسەلا حکوومەتی یارێمی کوردستان ئەتوانێت تا 5 ساڵی تر چەند قوتابخانە دروستەکە چەند مەترجادە قیرەکە ئەتوانێت تا 5 ساڵی تر مەسەلا چەند نەخۆشخانە دروستەکە لە کوردستان و کارەکانی بەرنامەی چییە بۆ 10 ساڵی تر چی هەیە بۆ 15 ساڵی تر نەخشەی 15 ساڵی چی هەیە واتە ئەمانە هیچ شتێکی نییە کەن غەرێک لە ئوسترالیا ئەمریک گۆشت لە کوردستان گرانە بێ کە ئێمە ئەو هەموو ئەرزە و ئاو هەموو شتێکمانەیە خۆمان نەتوانین بیکەین واتە بەرنامە نییە
شەڕ لە ئوکرانیا بێ ڕۆن لە سلێمانی و هەولێر گرانە بێ نازانم شت گرانە بێ ئێمە پەیوەندیمان چییە خۆ ئێمە غازی ئێمە بۆ گرانە بێ خۆ غازی ئێمە لە کۆڕومەر و لە بناری گلە بۆ گرانە بێ خۆ دۆلار نایکڕین مەسەلا خۆ نەوتی ئێمە خۆ لە بازیان و لە خرمۆلە دروست دەکرێ بنزین بۆ گرانە بێ مەسەلا لەبەرەوەم پێم وایە نەبوونی بەرنامە نەبوونی نەخش وەزارەتی تەختی دۆک و پێویست کارەکان یان ڕەنگە لە گوێی نەکەن ئەمانە وای کردووە کە ئێمە ڕۆژ بە ڕۆژ بۆ دواوە بگەڕێینەوە بەڵام وڵاتێکی بشکۆلەی وەکو قەتەر سەرنجی هەموو دنیا ڕاکێشێ و هەموو دنیا بێن ئێستا لەوێ کۆبنەوە. بەڵێ کاک محەممەد سەیری مۆندیالەکەیت بەڕێزتوە هاندەری چ هەڵبژاردەیەکی بەڕێستان. بەڵێ ڕەوەڵام من سەیری ئەەکەم و پێشم خۆشە بەڵام من لە خۆمەوە تەیدی کامیان کەسیان ناکەم بۆخۆ من پێم خۆشە ئەڵمانیا سەرکەوێ و یا ئیتالیا پێم خۆش نییە مەسەلاسیا گوێم لێیە قساکەن وڵا بەرازیل مهمە بابە بەرازیل مهمی چییە؟ یەک کوردی لێ نییە دوو کوردی لێ بۆ دوکان سجن کراوە لە بەرازیل دوو کوردێکی یان خەڵکی هەڵەبجەیە یەکشان خەڵکی هەولێرە هینەکەی هەولێر 12 ساڵ سجنیا کردبوو لەو بینە بەربوو هاتوۆتە لە بەرازیل واتە بەرازیل دەبابەی بەرازیلی هەبوو کاتی خۆی بۆ گیانی ئێمەیە نارد و سیارەی بەرازیلیش یەکەت نایەوێت بەڵام لە ئەڵمانیا زیاتر لە 500,000 کوردی لێیە هزار کوردی کوردستانی عراقی لێ بوو بەس ئەوانە یەکی $50 بۆ کەس و کارەکانیان ناردۆ خەڵکیان پێژان من لەسەر ئەوە پێم باشە ئەڵمانیا سەرکەوێت لە خۆمە ناڵێم وڵا ئەوە بۆچی لەبەرەوەی چاکەتەکەی نازام سەوزە یا زەردە لە فڵانە لەبەرەوە ناڵێم لەبەرەوەی کە خزمەت بە وڵاتەکە ئەکات کام وڵات خزمەت بە کوردەکە کام وڵات کوردی زۆر لێ من ئەوم پێ باشە بڵێ بڵێ چ هەستێکت هەیە کە بینی ئێمە ڕەنگە گەنجەکانیشمان زۆر بە دەگمەن ئەتوانم چ سەیری یاریەکان کە چ زایەوەی هەڵبژاردەی کوردستان ڕۆژێک بەشداری مۆندیال بێ. من پێم وایە بەڕاستی لە کوردستان ئەتوانرا کار بکرێ بەڵام لە کوردستانی ئەویش هەرۆکو ئیشەکانی تر سەقەتە من پێش چەند ساڵی گوێم لێ بوو یاریە کرابوو لە ئوردون بوو یا لە بەغا بوو ئەوەی ئاسیا ئەو یاریە بچووکەکان کرابوو کاتێککە یاریەکەیان بردەوە هەمووی بە عەلەمی عێراقەوە سەرەکە هەمووی عەرەبوو چوونە ناو ساحەکە واتە کوردییان نەبوو بەڵام بە ناوی نادیەکی کوردستانە بوو لەبەرەوەم پێم وایە هەتا دووسێ کەسی باشمانە ئێمە کورد کە یاریزانن بەڵام لێرە ڕەنگە گرنگیان پێ نەدەن یەکێکیان بۆ تیپی پیرۆزی لە ئێرانی شێکرێکێ بۆ نەزەم ئەمارادی شێکرێکێ لە ئەوروپا نەمانتوانیوە ئەوەی یاریزانەکانی خۆمان نادیەکانی خۆمان ئەمانە ڕێک بخەین و ئامادەی بکەین زۆر لام سەیرە زۆر جار ئێستا لە کۆمەڵی خەڵکی خۆمانە چن لە تەلەڤیزیۆیان تەحلیلەکەن وەڵا نازان مەرسی خراپ بوو نازانم فڵانیان بە پێچەوانەوە ڕۆیشت بابە تۆ نەتوانیەوە بگەیتە ئاسیا نەتوانێت بگەیت تەحلیلی چیەوەکەی ڕەخنە لەوە گرید تۆ ئەگەر هەر کاتێ توانی بگەیتە یاریەکانی ئاسیا بگەیتە یاریەکانی جیانە کاتە بکە لەبەرەوەم پێم وایە کورد لە خۆیەوە چوەتە ناو مۆزوعەکەەوە بە پێیپەتی لێی نازانێت ڕەبتی هەیە بە سیاست و اقتصاد و ئەمانەوە وەرزش بەڕێز کاک محەممەد خۆ هەندێک لە نادیەکانی کوردستان لە ڕووی اقتصادەوە باوەڕ ناکەم کێشیان هەبێت چونکە بە سەدان دوکان و نازانم بازار و شتیان لە دەبەردەستا ئەرزیان لە بەردەستا دەدام هۆڵیان لە بەردەستا ئەنواعی شتیان لە بەردەستا هەندێکیان ئێمە نەبێ نادێکی فەقیرمانە هیچیان نادەنێ هەتا نادیەکەمان بەسەلاینەکەی جێگەی وەرزشەکە تا ئێستا نەیانتوانیوە بۆمان چاکەن لەبەرەوەم پێم وایە زۆریان هەیەە بەڵام شێوەی ڕاهێنانەکان شێوەی هەموو مەسەلە لە کوردستان بتوانن پێکەوە یەک تیپ ئازەمەدە بکەن ئەم تیپە هەموو یارمەتی بدا بتوانێت لە هەمویان بتوانێت بگاتە یاریەکانی ئاسیا واتە یاریەکانی ئاسیا بەشداری بکە ئەوە ڕەنگە هەنگاوی یەکەم بێ باش بێ بەڵێ ڕەنگە هەندێکی پەیوەندی بە مەوزوعی اقتصادەوە هەبێت مەسەل لە کوردستان لەو پێش ساڵێک پێش 6 مانگ چون ئیدێکات و یەکێک لەوانەی نییە لە ئەو وڵاتانەی بەسەلا فیلیپینەوانەوە دێن لە کوردستان ئیشەکەن یەکێک لەوانەیان هێنا یاری کرد لێرە لە سەیتادەق لە دەربەنی خان لە سلێمانی باش بوو ئیسا بۆتە مەسوولی هەمویان واتە تۆ ئەو فەقیرا تۆ لێرە ڕۆژانە کرێکاری بکات ئێستا ئەو بووەتە مەسوولی هەمویان ماناوەیە ئەمانەی خۆمان نەسەری لێ دەرەکەن نە لێ ئەزانن تەحلیلەکانشان هەمووی غەڵەتە
كان يكم نسنستا تلفزيون وانا تحليل ورخنا لا ميرسي ولا زانم لا فلان ولا فلان ولا وانا بقول بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز کاک محەممەدی حاجی مححمود سکرتێری حزبی سوسیال دموکراتی کوردستان سوپاس وێڕای ئەوەی ئەم هەموو سپاس ئەو هەموو جەنجاڵی و ئەو هەموو ئالۆزیە سیاسیانی لە هەرێمی کوردستان هەیە کەمێک باسی وەرزشیشمان کرد. بینەرانی خۆشەویست سپاس بۆ بەڕێستان بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامامان پێشکەشکردن ئێوە هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ.